ئەزان دووبارە سڵاو لە بەشی دۆمی بەرنامەکەمان گفتوگۆی بابەتەکەمانەکەین پرسی پیرۆزڕاگرتنی یادەکانی ئادار و نەورۆز و دووبارە گەڕانەوە بۆ ناو مێژووی کورد و ئەو بابەتەی کە لە بەشی یەکەما گفتوگۆیەکی چڕوپڕمان لەسەرکە لەگەڵ هاوڕێیانی خۆشەویست مەوسا کەمال ڕەوفەنجیرە هونەرمەند و کاکاو شێخ سەلام نووسەر و شاعیر هاوڕێن دووبارە سڵاوتان لێبێ. کاکاوە بەش یەکەم لەوەیە کۆتاییمان پێێناکە دڵنیام جەنابشت لەو لەسەرەوتەوەرەی مەوسا کەمال قسەت هەبوو لەوەی کە مەوسا کەمال لەو گۆشەیەوە قسەی کرد کە پێپرسی پێکۆ ژیان لەوەی کە سەرباری جیاوازیەکان ڕەنگە هیچ گرنگی و باخێک لەوەیە نەبێگە بۆ نمونە نەتەوەیە یان ئاینێک هەموو خەڵکەکەی لە کۆمەڵگایەکە یەک بۆ چوون یەک ئایدیا و یەک توقوساتیان هەبێ پێکەوە بژین، بەڵام کاتێک گرنگە کە تۆ خەڵکی جیاواز بۆ چوونی جیاواز دینی جیاواز مەسەبی جیاواز لە کۆمەڵگایەکە پێکەوە ئامادەن بسازێن و ڕێز لە پیرۆزیەکان یەکتر بگرن. هەرەو نمونە جوانانەی کە مامۆسا هێنایەوە لەوەی کە خەڵکی یەزیدی لەگەڵ مسلمانەکان لەگەڵ مەسیحیەکان مێژوویەکەیە لە کوردستان کە جیاوازە بەڕاستی زۆر بە مێژووی میلەتانی ناوچەکە کە ئەوان زۆر جار بۆ نمونە هەر سەبارەت بە مەسەلەی کوردیان ڕەت کردوێتەوە، کوردیان قەتڵ و عام کردووە، جینۆسایدیان کردووە، ڕەشە کوژیان کردووە، بەڵام کورد سەرباری هەموو ئەو زوڵمانی لێی کراوە وەکو یەکێ لە میلەتە دێرینەکانی ناوچەکە وەکو میلەتێکە خاوەنی کەلەپوری خۆیەتی پرسی پێکەوەژیانی گەشەپێیاوە و دەستی پێوە گرتووە. وەڵام من تێبینیم هەیە کاک سەرباز، ئێمە گەر باسی ناسیۆنەلیزمەکەین باسی نەتەواکەین جیا لەگەڵ نیشتیمان. ئێمە لێرە دوشتی جیاوازمان هەیە، نەتەوە قسەکردن لەسەر کورد وەکو نەتەوە و قسەکردن لەسەر نیشتیمانی کورد. لەسەر نیشتیمانی کورد خەڵکی ترە ژین کە جیاوازی ئاینیان هەیە نەک جیاوازی ئینتی. ینی ئەمە ینی لێرە مەسەرەن بۆ نمونە من تۆزە سەریح لێرە قسەکەم لە کوردستان نەتەوەیەکی تر هەیە کە لە دووەمە لە کوردستان وەکو پێڵەن تورکمان، ئەوەی کە ئەژی لەسەر نیشتیمانی کورد، ئەوەی کە ئەژی ئاساییە، تورکەژی عەرەبەژی ئاشووری کوردن، ئەرمەنی کوردن، ئەمانە دینیان جیاوازدا. جوولەکە مەسەلەن یەزیدی مەسەلەن ئەوە کورد لێرە خاوەنی مێژوویەکی ئاینی کۆنا. ئەگەر مەسەلی لە ڕووی دینەوە تەماشای نەتەوە بکەین، ئێمە خاوەنی یەکتاپەرستین لە سەردەمی ئیبراهیمەوە. ئیبراهیم کە لە سێەمیان چوارەم پێغەمەری خوایە لە سەرزەوی، ئیبراهیم مەنجەلیقەکەی لە بەپێ ئەو سەرچاوە مێژوویانە لە نەمرود لە ڕانیە مەنجەلیقەکەی بۆ داخستووە ئەو ئاگری کە بۆ ئیبراهیم کراوەتەوە ئاگرێکی گەورە بۆ ئاساوارەکەی لێوە دیارە. ینی کورد یەکتاپەرست بووە، ینی لە هەموو ئەو باگراوندی ئێمە هەمانە لە ڕووی دینەوە کورد کۆنا. ینی ئەگەر نامەکەی کیسرا ئەنەوشیروان بۆ عومەری کوڕی خەتاب کە پێڵێت تۆ فێری چیمانەکەی ئێمە خۆمان یەکتاپەرست بووین، ئێمە خۆمان ڕێزمان لە ئافرەت گرتو، ئێمە خۆمان خاوەنی حەزارەتێکین کە هەمانە گەر بێت و کیسرا لەو چوارچێوەیە کە بێتەوە سەر کوردستان کە فارس بەشێک بێت لە کورد. بەهەرحاڵ لە ڕووی قسەکردن لەسەر نیشتیمان لەگەڵ قسەکردن لەسەر نەتەوە دوشتی جیاوازە. بەس ئێمە بیری نەتەوەیمان کاڵە، یعنی چۆن ئێستا کاڵتریان کردوێتەوە بە کاریگەری ئاین و بە کاریگەری سۆشیالیزم. ئەم دوانە زۆر کاریگەریان لەسەر ئێمە کردووە کە تۆزێک بیری نەتەوەیمان کاڵ بێتەوە. ئەگەر ڕەخنەیەک بگرین، ینی ئەوانەی کە خۆمان بە هەڵگری ئاڵای نەتەوە زانین، ئێمەش کارێکی ئەوەنگە جوانمان نەکردووە، بەڕاستی ئەوەندە بە بەرنامە کارمان نەکردووە و خزمەتی نەتەوەمان نەکردووە تا ئێمە بیسەلمێنین کە شایانین. لەبەرەوە هەستەکەی ئینتیماوێک کە یەکەم جار قسە لەسەر کرد، ئینتیمای نەتەوەیەتی زۆر کەم بۆتەوە. قسەیەکی ئەدۆنیس هەیە کاڵێ پێڵاوەکانم بە نیشتیمانەوە بەستێتەوە دوو لە ڕوویەوە. ئەمە ینی ئەمە خەریکە لە کوردستان نابێ بە قسە، ئەوێ بە مۆزوع. ینی زۆر کەس لە کوردستان گەنجەکانی ئێمە ئەڵێ وەڵام من بەس پێڵاوەکانم بە کوردستانەوە بەسێتەوە چیکەنە. ئەمە ئەو پەڕی ینی ڕوودبوونەوەیە لە بەها، ڕوودبوونەوەیە لە پیرۆزی، ڕوودبوونەوەیە لە کللتور، ڕوودبوونەوەی لە کوردبوون. ینی تۆ
ئەگەر شانازی نەکەی کە کوردی ئەگەر شانازی نەکەی کە نەتەوەیەکی لێرە هەیت بەڵام ئێمە وەکو باسم کرد کاک سەربەز ئێمە بیری نەتەوەیمان بەهێز نەبووە مەسەلەن باسی یەزیدەکانی کرد کاک شێخ کەمال بەڵام پاشای کۆرە ئەوەی کە بە یەزیدەکانی کردووە بەڕاستی ینی بێرانی کردوون ینی تەفروتورای کردوون ئەوی پێی کراوە لەگەڵ کردوەتی ئەمە لاوازی بیری نەتەوەییە کە تۆ لە پێناوی ئاینی جیاواز بە فتوای مەلایەکی ئەو سەردەمە کە فتوای یاوێزیدەکان کافرون لە دین دەرچوونەوە بێ ئیمان بێنن فتوحاتیان لەسەر بکرێ بەڕاستی ئەوە کارە ساتە تۆ لە ناوێک نەتەوەیە لەسەر جیاوازی ئاینی کاک شێخ کەمال باسی مەوزوعێکی زۆر گرنگی کردوتی ئیسلامی سیاسی تورکی ئیسلامی سیاسی عەرەبی ئیسلامی سیاسی کوردی بۆ نییە من بە دیوەکەی ترە من پێم وایە ئیسلامی تورکی هەیە ئیسلامی عەرەبی هەیە و ئیسلامی کوردی هەیە ئیسلامە کوردیەکە لە هەردوو ئەو ئیسلامی ئەوان باشتر قوڵتر لە دین تێگەشتووە و باشتر خوا ئەناسێ و باشتر پەیڕەوی لە دین کردووە مەسەلەن سۆفیگەری کە لە کوردستان هەیە و باگراوندێکی زۆری هەیە ینی زۆر قوڵە هەموو شاعیرەکانی ئێمە لە سۆفیگەریەوە دەستیان پێ کردووە لەسەر سۆفیگەری لەسەر خۆشەویستی خوا عیشقی ئیلاهی لە لای ئێمە بەڕاستی لە لای کورد تاکی کورد وجودێکی زۆر گەورەی هەیە ینی عیشقی ئیلاهی لای کورد زۆر فراوانە و شەرمی لە نەکراوە و زۆر بەباشی توانیمانە جێ بکەینەوە لە ناو ژیانی ڕۆژانی خۆمانە سەیرەکەی ئەگەر سەیرەکەی کەسێک عاشق نەبێ لە ناو کووردا زۆر جوان نییە ڕەن و پیاوە پیاوێکی ڕقەسوور و ئەوەی ینی عشق لە ئێمە پیرۆزیەک و جوانێکی هەیە کە ئەو عیشق لە عیشقی ئیلاهیەکەی ئێمەوە سەرچاوی گرتووە ئەوەی کە لە ناو کووردا خۆشەویستی بۆ خوا و خۆشەویستی بۆ دین و بەرگریکردن لە دین هەبووە و هەیە ئێستاشی لەگەڵ بێ بەڵام ئەمە ئیسلامی سیاسی تێکیە ئیسلامی سیاسی هات لە پێناوی بەرژەوەندی تاکە چونکی کە کاتێک دین ئەکرێ بە سیاست من خۆم ڕەم وایە دینە کە ئەکرێ بە سیاست لە پیرۆزیە لە بەها ڕوحەکەی داماڵڕێت چونکی تۆ بێ خوا بپەرستی و پیرۆز بێ لە لای تۆ بەبێ ئامانج ئامانجی تۆ دوور بێ ئامانجێکی غەیبە هەبێت کە تۆ لەو دنیا چاوەڕێ بەهەشت بکەی بەڵام کە تۆ خوات خۆش بێ لە پێناوی ببی بە پەرلەمانتار و بە وەزیر و دەسەڵات بگریتە دەست بەڕاستی ئەوە خاڵێ بێتەوە لە بەهای دین لە پیرۆزی دین وەخوا ئەوەی ناوێ ئەوە پێم وانە خوا ئەگەر خوا سیاسەتی فەرز کردایە بەسەر شتە ڕوحانیەکانە بەسەر دینە پێغەمبەرەکانی بە پاشا دروستە کرد ینی بۆ پێغەمبەرێکمان بۆ نەبینیەوە بە مێژووی هەر لە قورئانە کە باسی 25 پێغەمبەر کراوە بۆچی پێغەمبەرێک نییە کە پاشا بوو بێ بۆچی پێغەمبەر هەمووشیان پاشایەتیان خراوەتە بەردەم بۆچی پاشایەتیان هەڵنەبژاردووە بۆچی پێغەمبەرایەتیان هەڵبژاردووە چونکی لەگەڵ خەڵکی فەقیر و هەژار و داماوە ژیاون و پژگیری خەڵکی ڕەشوڕوتیان کردووە و کاری ئەوانیان مەیسەر کردووە لە کاتێکیان توانی پاشا بن و فەرمانڕەوا بن و پشتا پشتیش بۆ بمێنێتەوە لەبەرەوە ینی ئێمەی کورد من حەزەکەم کاکسەر بە قسە لەسەر ئەوە بکەین ئێمە ئەوەی هەمانە وەکو نەتەوە وەکو زمان بەسەرن بۆ نمونە زمان کە یەکێکە لە پایەکانی نەتەوە ئێمە تا ئێستا زمانی خۆمانمان بەباشی خەڵک پاراستۆتی بەڵام بە ناوی ئازادیەوە ئێستا کتێوی وا چاپەکرێ بڕاو کە زمانی تیا سەر جوور کراوە ینی زمانی تیا وێناکە من تۆزە حەساسم بۆ زمان تۆزە شارەزایام لە زمان هەیە زمانی تیا ژێر و ژوور کراوە هیچ ڕقابەیەک نییە من ناڕم فلتەری سیاسی هەبێ بەڵام با فلتەرێکی زمانەوانی هەبێ با فلتەرێک هەبێ بڵێن کاکە ئەم کتێبەیتەوە ئەم شیعریتەوە ئەم چیرۆکەیتەوە ئەم ڕۆمانیتەوە جوانە وەکو فەلسەفە وەکو فکر وەکو خەیاڵ وەکو خەیاڵ بەڵام وەکو زمان کاکە تۆ زمانی تیا وێران کردو ئەم زمانە سەیری کە ئەگەر وشەیەکی ئەگەر بۆ نمونە ڕەقیب ئەگەر وشەیەکی تیا بووایە کە زمانی تیا بشکایە ئەزانی ئێستا ئێمە هەمومان ئەمانوتەوە بوو بە مارشی ئێمە ئەگەر زمانی سەقەت بووە زمانی شعری ئەی ڕەقیب دڵدار شعرەکەی بە سەقەتی بنووسیایە بۆ نمونە هەر ئەمانوتەوە سەیرێک ئێستا حاڵی حاضر شعریەت یەتە سەر شاشە شعریەتە ناو قوتابخانەکانەوە بە زمانێکی سەقەت نووسراوە زمانێکی پەتی کوردی ڕەوان نییە وردە وردە ئەمە لەبەرەکەین ینی پشتی سەقەت لەبەرەکەین تێگەی مەبەستم ینی زمانەکە سەقەت دەکەین و لەبەری مناڵەکانیشمانی فێریانەکەین کە بە سەقەتی ئەوە زۆر کاریگەری سلبی ئەبێ زمان ئەکەکە لە ڕێگەزە ئەساسەکانی بیپارێزین
کەواتە ئێمە ئەبێ بێنەوە ئیش لەسەر ئەو شتانە بکەین بەڕای من ئیش لەسەر ئەو شتانە بکەین کە هەمانە و بەهێزیان بکەین و پەریان پێبین و ڕێزیان لێ بگرین ئەنجا بێنە سەر نیشتیمانی نەتەوە ساخ بکەینەوە وەکو مێژوو وەکو زمان وەکو خاک وەکو جوگرافیا ئەنجا بێنە سەر نیشتیمان بەڵێ منیش ئەوەنگە ڕوحێکی ڕاضی و دیموکراتیم هەیە پێم خۆشە دراوسەیەکم جوولەکە بێ دراوسەیەکم ئەرمەنی بێ دراوسەیەکم مەسیحی بێ دراوسەیەکم یەزیدی بێ و دراوسەیەکیشم با عەرەب بێ کە من زۆر ئەنتی عەرەبیشم بەڵام با دراوسەیەکیشم تورک بێ کە هەر زۆر ئەنتی تورکیشم با دراوسەیەکیشم فارس بێ زۆر اعتیادی ئەمە لەسەر نیشتیمانە بژین بەڵام ئایا تۆ ئەتوانی بچی لە ئێران بێجگە لە ڕۆژهەڵاتی کوردستان کە بەردیوی ئێران کەوتو تۆ توان بچی لە تارانە بڵێ ئێرەش خاکی کوردە ئەتوانی وا بڵیت ئەتوانی لە ئەسفاهانی ئێرانیان لە ئەستەمبوڵی تورکیا بڵێ ئێرە کوردستان و خاکی کوردە ئەتوانی بچی لە بەغا بڵێ ئێرە کوردستانە ناتوانانی وا بڵێ گەلەوە ژیان کۆتایی پێ هەر خەڵک گانی بێژگە لە دەسەڵات خەڵک خۆی ئەوەنگە ئینتیمای هەیە بۆ نیشتیمانەکەی لەو قبوڵ ناکا بڵێ ئێرە خاکی منە من مادام لێرە ئاژی و ماڵی منە و خاکی منە ناتوانی خاکی تۆ شوێنێکی ترەوە خاکی ئەو شوێنێکی ترە بەڵام ئەتوانین بە یەکەوە بژین لەسەر ئەم نیشتیمانە هەمومان بژین بە گیانێکی تەبایی و بەڵام ئەبێ ئامانجێکی یەکگرتومان هەبێ ینی ئەو کە تۆ چیت لە وڵاتێکی بێگانە ئەژیت کە شەخەما لە دەرەوە ژیاوە من لە دەرەوە نەژیاوم بەس دیقەتێ میاوە تۆ بێ لە خزمەتی ئەو نیشتیمانەیە بیت بەڕاستی تۆ بێ هەموو شتەکانێ بەپێی دابوو نەریت و کللتور و بەپێی یاسا و بەپێی ئەوەی کە هەیە لە وڵاتیا تۆ بێوابی تۆ ناتوانانی لە ڕێز لە سیادی وڵاتە بگری ئەبێ ڕێزی لێ بگری تۆ من ڕەفیقێکم جێڕایەوە وتی لە هینی مەتارە قیتارە ئەوەستا بوو وتی قیتارەکە هات جگەرەکەم بەدەستەوە بوتی ئەوەم پەلەم بوو نەگەشتمە تەپڵەکەکە چونکی قیتارەکە یەک هەناسەیە ئەوەستێ و یەکسەرە ڕواوتی جگەرەکەم دانا وتی ڕێک پیرەژنێ پشتەمەلی گرتم وتی کللتوری ئێمە مەشێوێنە جگەرە لێ ئافرێمێ ئەوە تەپڵەکەکەی وتی هەتا ئەوەی پێوتم قیتارەکە بەجێشتم ناچار 20 دقیقە وەستام تا قیتارەتەوە ئەوە کللتورە ئێمە ئەو کللتورەبان بەڕاستی ئەمانوێ هەمان وێ کاک سەربەست ئێمە کللتوری کوردی زیندوو بکەینەوەی کە کاک شێخەمەڵ باسی کرد ژینگە پارێزی کورد بەڕاستی زۆر سروشتی خۆی پاراستووە یعنی ئێمە پێش ئەوەی کە خەڵک قسە لەسەر ژینگە بکە خەڵکی ئێمە لە باگراوندی ئێمە گەورەکانی ئێمە خەڵکیان تەوسیە کردووە تەنانەت مار مەکوژە مەسەلەن بۆ نمونە ئێستا لەناو زۆر شوێنی کوردستانە کوشتنی مار بە تایبەتی ڕەشمار یعنی تاوانە ینی تۆ نابێت ڕەشمار بکوژی تۆ نابێ گیاندارێکی باڵندەیەک بۆ نمونە مەسەلەن ئاسک مەسەلەن لە زۆر شوێنی تر ینی ئەمانە وەکو هەر پێشتر قەدەغە کراون هەر لەناو کووردا خۆی وەکو کللتور ینی ژینگەی پاراستووەوە پاکوتەمیزی خۆی پاراستووە و دارەکانی پاراستووە کورد زۆر خاک و نیشتیمانی خۆی خۆشویستووە وەرگری لە کردووە ئەگەر ئەو خۆشەویستە نەبووە ئەم هەموو لەشکری تاتار و مەغۆل و پێش تورکەکان چەندین جار هێرشیان بۆ کردوین فارسەکان بۆیان کردوین کوێچە بۆی کردوین ئێمە دیارە خۆشمان ویستووە ئەم نیشتیمانە بەرگریمان لێ کردووە ئێمە من ئەچمەوە سەر ئێمە ئەوەی هەمانە ساقی بکەینەوە بیپارێزین پەرەی پێبین بۆی کە شانازی پێوە بکەین چونکی نەتەوەکەمان نەوەی داهاتوومان سبێن پێمانەڵێ ئێوە کورد چییە ینی تۆ ئەبێ شتێ پێبێ بۆ نمونە فلیم زۆر کاریگەری هەیە هونەر زۆر کاریگەری هەیە ئێمە گەر بە فلیم ئەوەی خۆمان هەمانە بیکەین بە فلیم ئەوە لە زاکیرای ئامێنێتەوە بەڵام بەداخەوە تا ئێستا و تەوعیەمان نییە ئەوە شاریەمان نییە کاریگەری فلیم بزانین سەیری ئێرانیەکان کە بزانە بە فلیم چێکە ینی کە کاتێک ئیسا لە دایکەوێ ئەگەر ئەوە بە دیقەت تەماشاکەوێت کە ئیشی کاکشە کەمالیشە ئەوەش کە ئیستا لە دایکەوێ دوو ئەستێرە ناسی ئێرانی هاتوون ئەڵێ ئەم هەفتەیە کەسێکی بەهێز لێرە لە دایکەوێ ینی سەیریکە ئەو پیرۆزیەی ئیسا هەمووی جێڕێتەوە بە درامایەک بە دوو بە وشەیەک بە سینناریوەک دروستکردنی سناریوەک گەیجێڕێتەوە بۆەوەی کە ئێرانەکان ئەو کاتە ئەستێرە ناسی یوان هەبوو کە زانیانەوە هەفتەیە ئیسا لە دایکەوێ ئەمە مهمە ئەمە لە زاکیرەیە ئەمێنێتەوە ئایا ئەمە لەو خەڵکانەمان نەبووە ئایا ئێمە خەڵکی گەورەمان لە مێژوان نەبووە ئایا ئەمە خەڵکی سەردار و خەڵکی ئەمە شاعیرمان نەبووە ئەزانێ ئێمە لە شعرا چەند لە پێشەوە ینی کە ئەوە تۆزە تایبەتمەندی منە مەسەلەن خانی مەموزینی نووسیوە کە باسی کاکەمان باسی ئیلیاد و ئۆدیسەی کرد
يعني مەموزینی خانی ئەزانی چەند عەزیمە ینی هەموو ئەو سەردەمەی خۆی لەو شعریا بەسەر زمانی مەموزین و لەسەر چواردەورەکەی ئەوانەوە بەیان کردەوە. بەڕاستی ئێمە خاوەنی کللتورین، خاوەنی هونەرین، خاوەنی شعرین، خاوەنی دینین، دینی خۆمانمان هەیە. ئەگەر لە قورئانیشا زەردەشت نەهاتووە بەڵام خۆ جێگەکەی دیارە، خوا ئاتەشگەکانی زەردەشت ماون، ینی لە زۆر شوێنە تا ئێستا ئاتەشگەکانی زەردەشت لەسەر خاک ماون، ینی وجودیان هەیە. ئەی باشە ئەوە لەکوێیە؟ ئەمە چۆن ئەم ئاتەشگەیە هەیە؟ بۆ هەیە؟ بۆ لێرە هەیە، بۆ لە شوێنێکی تر نییە، بۆ لە بەغا نییە، بۆ لە ئوردون ئەمە ئاتەشگەیە نییە، بۆ لێرە هەیە؟ ئەمە دیارە ئەمە لێرە شتێک هەبووە بە ناوی دین و پیرۆزی و ئەوە درێژەی هەبووە. ئەوە دینەکان لەکتری ڕەتەکەنەوە، بەڵام خۆ ئەسەرەکەی ئەمێنێ. ئەگەر سبێنێ دینێکی کە هاو دینی ئیسلامی ڕەت کردەوە، خۆ ئەسەری مزگەوت و منارەکان و قیبلەکان لێرە ئەمێنێ، ینی خۆ ئەمە شتێک نیوە بە ئاسانی بسەڕێتەوە. ڕاست کاکە ئەوەی کە جەنابەت باست کرد، ینی کە وتت من حەزەکەم بە ڕاشکاوی قسە بکەم، ینی هەر هەدەفی دیالۆگەکەمانەوە بوو لەوەی کە ئێمە ئەم تەوەرە گفتوگۆ بکەین و خزمەتێکی پێ بکەین و ئێمە چۆن وا بکەین لەم سەردەمە تازەیە کە بە تایبەتی ئێستا سەردەمی جیهانگیری و ئەو کاریگەریە گەورانەی کە تەکنەلۆژیا جێهێڵێت، چۆن کوردبوون جارێکتە بکەینەوە بە بابەتی قسە لەسەرکردن. ینی ئەوەی کە جەنابەت باست کرد لە سەرەتای بەرنامەکەشوار تیشکێکت هەبوو لەوەی کە بۆ نمونە ئەمریکا ئێستا هەوڵەیە بەشەی لە کللتوری خۆی بە جیهانی بکات. ینی لە کاتێکە ئێمە زانین کە پێکاتی ئەمریکا هەم مێژوەکەی مێژوویەکی تازەیە، هەم پێکاتەکەی پێکاتێکی ڕوون و یەک ڕەگەز نییە، بەڵام بەهۆی باڵەدەستی یان بەهۆی کۆکردنەوەی کۆمەڵی بەهای هاوبەش ئێستا ئەمریکایەکێکە لە قوتبە گەورەکانی دنیا و لە تەواوی کیشوەرەکانی دنیا ئەمریکا ڕۆڵی هەیە، کاریگەری هەیە، بەهای هەیە و زۆر جاریش هەوڵەیە بەشێک لەو توراسی کە خۆی بۆی گرنگە ئەو خۆی بە بەرهەمێنە رێزانێ بە نێونەتەوەی بکات و ئێمەش وەکو کورد کەم و زۆر کەوتوین دەژێت کاریگەری ئەو شەپۆلانەوە. بۆ نمونە زمانی ئینگلیزیەکێکە جەنابەت باسی خەمی زمانت کرد، ینی زمانی ئینگلیزی لە سەراسی دنیا پێشوازێکی گەورەی لێکرێ و لە کوردستانیش پێشوازێکی زۆر باشی لێکرێ. بابەتی تەکنەلۆژیا کە داهێنراوی ئەوانە و ڕەبح و قازانجەکانی چێتۆ گیرفانی ئەوان و زۆر جار سیاسەتی ئەوانیش لەسەر دنیا جێبەجێکات و جێگەی بۆ کاتەوە، هەردووبارە داهێنراوی ئەوانە. ینی لەو گۆشەوە گەر سەیری کەمال سەیری دنیا بکەینەوە جارێکی تر، بە تایبەتی لەوەی کە هەندێک هێزی سیاسی، هەندێک تەوژم و ئایدیا هەیە لەوەی کە باوەڕیان وایە سەردەمی دەوڵەتی نەتەوەی نەماوە و دەوڵەت نەتەوە کۆتایی هاتووە و ئەوان بە شێوەیەکی دیکەی حکومڕانیا گەڕێن لە چەشنی کانتۆن و لە هەندێک بابەتی دیکە کە ڕەنگە هێشتا لەی شوێنێکی دنیا بۆکو پێویست نەپێشوازی کرابێ، نا نموزەجی زیندوی هەبێ و نا شوێنێکە، ینی بۆ قەزەی کوردی پرسیەوەی کە جارێکی دەگەڕانەوە بۆ ناو کورد و بیرکردنەوە لەوەی کە کورد دەست بگرێ بەو پێودانگە شارستانیانی کە هەیەی و بەو بەهایانەی کە هەیەی و بەڕاستی خۆپاراستنیش لەو بابەتانەی کە کاکاوە هەندێک تیشکی هەبوو بۆی بە تایبەتی لەسەر پرسی چەپ و ئیسلامی سیاسی کە زۆر جار بەشێک لەم بەهایانەی مەڕەتەکەنەوە و ئەوان پێیان وایە ئێمە بێ بەشێک بین لە جیهانی چەپگەرایی یان بەشێک بین لە جیهانی ئیسلامێکی سیاسی. خوێنەوە جەنابەت لەم بابەتەوە چییە؟ هیچ نەتەوەیەک بەبێ هیچ سەرچاوەیەک ناتوانێت خۆڕایگیری لە ژیانی گشتیا دروستکە. ئەمە یەکێک لەوانە کەوا بوو ئەگەڕێنەوە سەر ئەو خاڵە هەڵبەشانەی کە لێ نێوانە هەیە. بەڵام سەرباری ئەوەش تێکەڵبوونێکی جیهانگیری دروست بووە، یەکێ لەوانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە با بڵێن پەرچی ئاویشتووە بۆ ڕۆژئاوا مەسەلەی بابەتی ئەحزابە سیاسیە ئیسلامیەکانە کە بوونەتە واقعێکی نێودەوڵەتی، بوونی خۆیان سەپانووە لەسەر هەموو ئاستێک. لە ناو کوردستانیشە ئەو دیاردەیە دەزانین لە کەیەکەوە ئەڵێن دیاردە، چونکە هیچ سەوابەتێکی ئەو تویان بە دوای خۆیان ئەجێشتووە بۆ کیانی ئەو نەتەوەیە، چونکە خصوصیەتی نەتەوەیی لە بەرنامە و کاری سیاسیانە نییە، بەڵکو خصوصیەتی ئاینی بڕوادینیەکەیان کە تەجاوزی ئەوەشیان کردووە کە کورد میلەتێکی بڕوادارە. بڕواداریەکەی سەرچاوەی لە سروشتی خۆیەوە، لە بڕوایەکی ئیمان و بە تاک
خواپەرستی ئیدی هەر لێ کەوتەیەکی تریش بوو بێ گەلی کورد بەو شێوەیە بوو بەڵام ئەوڕۆ بە ڕیسالەیەکی تر بە نامەیەکی تری سیاسی تێکەڵی ژیانی کورد بووە کە ئەتوانین بڵین ڕاشکاوانە کاریگەریەکەی گەلێ لەوە خراپترە کەەوە ئەوان چاوەڕوانەکەن بە باشە پیشانمان بن میلەتی ژوشارە تێگەیشتووە لەو حاڵەتانە لەبەرەوە خۆپارێزیەک دەکەین لەو حاڵەتە تەوژمە ئیسلامیە نابەجێی کە ئیسلامیان لە بیری ئێمە بردوێتەوە وەکو ئەوەی کە بوونی هەیە کاکشەقاوە باسی ئەو بڕوە ئاینە سۆفینزمیانی کە لە کوردستانە لەسەر دەستی کورد هاتوۆتە ئاراوە کێ لەو ئیسلامە سیاسیانە کەڵکیان وەرگتووە لە مەولانە خالید و تەریقەی نەقشبەندی چێن لەو ئیسلامە سیاسیانە توڕەویانەی یاخود میان ڕەوانەی کە بەناوینەتەوە و عەقیدەی بڕوای سۆفینزمی قادریەوە قسە بکەن کامەیە سەرچاوەکانیان لەکوێ وەریان گرتووە ئەگەر دین بێ دینی هەمومانە ئەگەر ئیسلام بێ کتابی مقدس بێ ئەگەر ئەیدی ئەوانی کە ئەوان بڕیان پێ هی ئێمە شەکەک لە دێر زەمانەوە ئێمە پارێزگاریمان لێ کردووە و ئەتوانین بڵین داکۆی چیشمان لێ کردووە و زۆر جار بابەتی گرنگی نەتەوەی نیشتیمانیمان لە دەست داوە شێخی نەمەر شێخ مەحموودی نەمەر بە خۆی و لەشکرەکەیەوە ڕووی لە شوعایبە کردووە بۆ دژایەتیکردنی ئیمپریالیزم و لەوێش ڕەنگە خەسارێکی زۆر گەورەمان بوو بێ بۆ داکۆچیکردن لە ئاین بووە لە سنووری جوگرافیای دەوڵەتێکی ئیسلامی بووە کە وەسمانەکان بوون ئەوانە زۆری تریش هەن باسی نەکرێ باشترە لێرە ئەوە جێهێڕین بۆ بابەتی تر ئەمە لەلایەک لەلایەکی تر کە ئێماڵێن گیانگیرین دەزانی لە هەموو وڵاتان ئەوانەیە کە تێکەڵی میلەتان دەبن لە ئەوروپایە زیاتر بەر لە هەموو شتێ دەڵێ بێ زمان بخوێنی زمانێکی ئەنتیگراتسیۆنی کە بتوانی تەفاهم کەی لەگەڵ دەوروبەرێ ژنگەیەکی نادروستی کەلتوری و زمان و عادات و تەقال و کۆمەڵێشتی تر جۆری کار و جۆری سیستەمی بەڕێوەبردنی دەوڵەت جیاوازتر لەوەی خۆت دەبێ ئەو کۆرسی زمانە بخوێنی کە ڕابێ لەگەڵ ئەو کۆمەلگایە ئێمەش ناحەقمان نییە ئەگەر داوا بکەین لە گەلانی تر ببوورە لە نەتەوەکانی تر کە تێکەڵمان دەبن ژینگەی کوردستان بەلایەنەوە ژینگەیەکی دروست و ئاسایش پارێزە بێن لێرە بژین بەڵام ئەنتیگراتسیۆنیانە لەگەڵمانە بشین بتوان لەگەڵمان هەڵکەن بتوانن ئامانجەکانیان وەکو کاکەشەکاوتی یەخەن لەگەڵ ئامانجە سەرچەکانی ئێمە وەکو نەتەوەیەک بۆ نیشتیمان پارێزی بۆ پارێزگاریکردن لە ئاسایشی گشتی نەتەوەیمان نیشتیمانیمان ئینسانیمان پێکەوە ژیانمان عەتا و خێر و بەرەکەتمان ئەمە کارێکی گرنگە کە ئێمە ئیشی لەسەر بکەین ئەمە یەکێ لەوانە کارێکی زۆر ترسناکی تر هەیە کە ئەویش بابەتی فەرهەنگ و کەلتورە ئێمە دوو جۆر کەلتورمان هەیە کەلتورێکی ڕەسەنایەتی زگماجی خۆییە بۆمان ماوەتەوە پشتاوە پشت کەلتورێکیش کە داکەوتەی ئیسلامیەت و دینە ئەمە ترسناکە لەسەر ئێمە ئەگەر پارێزگاری نەکەین ئەگەر خۆمانی لێ دوور نەخەین زۆر ترسناکە ڕەنگی ئیجابیان نابێ لەسەر یەک لەسەر ژیان نابێ بابەتی ڕۆحانی و بابەتی بڕوابوون با بڕوابێ با بمێنێتەوە لە جانبی خۆی و بە خصوصیەتی خۆی و بە پیرۆزی خۆی و بە ئیلتیزاماتی خۆی بەڵام بڕوایەکی ترمان هەیە کە بڕوایەکی کەلتوری نیشتیمانیە کە بیپارێزی ئەم نیشتیمانە زۆر بابەتی تری گرنگتری تایە لەوەی کە ئێمە تەنها لە بڕوایەکی تەسکی ئاینیەوە یان بڕوایەکی تەسکی سیاسیەوە کە کردمان بە سیاسی تێی بڕوانین نا دەبێت بە هەردوو چەمکەکەەوە ئێمە پارێزگاری بکەین ئەگەر پارێزگاری نەکەی ئەو تێکەڵبوونەواتە کە بەم سەردەمی ئێمە دەوڵەتمان نییە کە بڵێن سیاست و دین لە دەوڵەت یاکەینەوە چی بکە ئەمەمان نییە دەوڵەتمان نییە ئێمە فەرماندەیەکی هەرێمیمان هەیە کە سوورەیەکی دەوڵەتگەری هەیە ئیشی خۆیەکە دەڕێگە بن با ئیشەکانی بچێتە سەر پێ تەمەنەکە ئەڕێن زۆر نییە نا 100 ساڵ بۆ تا دەوڵەتێک ماوەتەوە کاری بۆ کراوە بۆ مانەوەی بۆ تەسپیتکردنی بۆ جێگیربوونی زەمن یارمەتی ئەمەی نەداوە هەلەکانمان بۆ نەڕەخساوە ئێمە ئازانین واقعی نیشتیمانەکەمان کوێ کەوتووە چەند بەرژەوەندی جیاواز لە ناو کوردستانە دەستی بۆ ئەبەن کاری تیاکەن هەنگایی بۆ ئەنێنکەوە
بەرە خشتەی بەرن لەسەر ئەو شێوەی کە خۆیان خواستیان لەسەریەیە ئەمانە هەمووی کاریگەری ئاینی تایە کاریگەری سیاسی تایە کاریگەری لێکەوتەی کۆمەڵایەتی ترسناچیە پارێزگاریکردنی ئێمە هەر مەسەلەکە بابەتی ئینتیما نییە بەڵام داکەوتەی ناو ئینتیما چییە کە پەیڕەویکەین ئەبێ ئەو مەدرسێ بدۆزینەوە کاتی خۆی من تەکستێکم نووسی کتێبێکی مامۆستا جەمال پرۆفیسۆر جەمال نەبەزم دەست کەوت یادی بەخێر بێ هەزار ڕەحمەتی لێبێ کە لە کتێبەکەدا دەڵێ ئێمە پێویستمان کۆتایی کتێبەکەی ئەڵێ پێویستمان بە داڕشتنی قوتابخانەیەکی یاخی شۆڕژگێڕی کوردیە من ئەوەم کرد بە تێکستێکی شانۆیی بەڵێ پێویستمان بە قوتابخانەیەکە لێوەی فێربین دەبێ و قوتابخانەیە شۆڕژگێڕ بێ ئەبێ سیفاتی هێزی بەرگریمان تیاابێ قوتابخانی شۆڕژی یاخی دەبێ یاخین لەژێ سوڵتەی دەسەڵاتە نەبین سوڵتە و دەسەڵات بەرپەرچی بینەوە قوتابخانەیەکی شۆڕژگێڕ یاخی کوردی بێ دەوێ نەتەوەیی بێ ئەگەر نەتەوەیی نەبێ ئەوەی خۆم دەیزانم ئەوی بەرامبەرم پێ نازانێت ئەو بۆ خۆی بەخۆیە زانێ بەڵام لە چەمکە ئینسانیەکانەوە ڕەنگە یەکان گیر بین ڕەنگە یەک بکرینەوە بەڵام لە خصوصیەتی نەتەوەیمانەوە داکەوتەی ئیتنی خۆمە ئەوە ڕەگەزی ناسیۆنالیزمی ئەساسی منە باشە کە هەڵکەوتەی بوونی نەتەوەیەکەمە ئەوەی لێکەوتۆتەوە من خۆمەی پارێزم بەڵام تۆ سەیریک من لە ئەڵمانیا بە خزمەتی گەیشتمەوە مامۆستای بەڕێز ئەم قسەم بەرەو ڕوو کردەوە بە گژماچوو وتی تۆ کەی تووشی گۆڕانەبی ئەوە لە سەردەمێکە من نووسیمە کە پێویست بووە بێ ئێستا پێویست دێت تۆ لە شارستانێتێکی ناوجیانیە نە قوتابخانەتەوێ نە شۆڕژگێڕتەوێ نە یاخیتەوێ کورتبوونی پێویستە وەرە لێرە تۆ خەباتی کودایەتی خۆ بکە بە چیکەی تاریخی خۆ بدۆزەرەوە لێرە دەوڵەمەنیکە ژیانگەلی خۆ دروستکە لێرە ئەوەی کە تۆ لە ئەساسە بەهی خۆتێزانی لێرە بزانە بە خێویکە پەروەردەیک دەبا ئێمە تێگەیشتمان ئەبەم شێوەیە بێ لە دۆزینەوەی خۆمان لە بنیادی خۆمان ئەگەر بینە سەر ئەوەی چۆنێتی دەوڵەت دامەزراند و چۆنێتی گۆڕانکاریەکانی بەسەریاتوە و چۆنێتی ئەوە مێژوو ئەمەی فەرز کردووە ئێمە فەرزی ناکەین بەڵام شتێکی تر هەیە لەسەر ڕەسەنایەتی و ئەساسی بوونمان کە ئەوە فەرزە لەسەرمان کە بیپارێزین ئەویش مەسەلەی نەتەوەییمانە هەر کاتێک تۆ لە چوارچەوەی نەتەوەیەکە خۆت دروست کرد دەتوانی ژیانێکی مرۆڤایەتی بەی بە خۆت و بێ بە دەوروبەریش بەبێ ئەوە ناتوانانی ڕێز خۆش کاکەوە بەرە و کۆتایی بەرنامەکە ڕێن پێم خۆشە لە سەرکۆی گفتوگۆکەیان ئەگە سەرنجەکەیە بۆ پێت خۆشە کە گفتوگۆی بکەیت سپاس دەکەم وەڵا بێگومانم بابەتە زۆر هەڵەگرێ کە کاتەکە کەم بوو بنەڵێم بە کورتی ئەوەی هەمانە لە ئەوەی کە بەڵگەی بەردەستە لە بەردەستمانایە لەسەر کللتوری نەتەوەییمان لەسەر زمان کەوەی تا ئێستا بوومان پارێزراوە هەمانە و لەسەر ئەو خاکەی کە ئێستا سنوورێکمان هەیە دیاریکراوە لە باشوور و بتوانین ئەوانی کەشی بخێنە سەرەوەی کە هەمانە مەبەستم هەیە ئەوەی هەمانە ساغی بکەینەوە پەرەی پێبین بیپارێزین خۆشمان بوێ ڕێزی لێ بگرین بە شانازێ و باسی بکەین بۆ ئەوەی بتوانین لە داهاتووە نەوەی نوێ لەسەر ئەوە بنیاد بنین وە کاتێک کە لێمانە پرسن ئێستا پرسیارێکی محریج بۆی ئەم وەزعەوە دروست بووە نەورۆزی کووردە ینی بۆی ساغ بێتەوە بەڵێ کاکەی کووردە بەم بەڵگانە بەم قسانە ینی ئەبێ هەبێ ئایا ڕاستە کورد یەکەم پێغەمەری کوردیە کە خۆی خوای دۆزیوەتەوە بەبێ و وەحی بۆ بێ کە لە قورئانە باسی براهیمەکە ئایا تۆ توانی بهێنی براهیم بساخیتەوە کە کووردە ینی ئەمە قسەی منە کە ئاڵێم کووردە بەڵام ئایا ئەبێمە ژنووسان لەسەر ئەمە ئیش بکەن بە بەڵگە بیسەلمێن بە بەڵگە بیسەلێن ئەو قەڵایانەیە کە ئێمە هەمانە بۆ ئێمە هەموو قەڵایەمان هەیە بۆ ئەو قەڵایە لە شوێنێکی تر نییە مەسەرن بۆ ئەهرامەکان لە میسر هەیە بۆ لێرە قەڵا هەیە ئایا ئەم قەڵایانە بەقەر ئەهرامەکان جوانیان تیان نییە بەقەر ئەهرامەکان پێویست نەبوون
ئەهرامەکان بۆ مردوەکانیان کردو ئێمە قەڵاکانمان بۆ زیندوەکانمان کردو ئەم بۆ ناتوانین لەسەر ئەم قەڵایانە ئیش بکەین بیسەلمێنین کە ئێمە تایبەتمەندەتەوەیەک بووین ئێمە تایبەتمەندیمان هەبووە کە قەڵامان هەبووە ئەو قەڵایە لە شوێنی تر نییە مەسەرەن ئەو شتانی کە هەمانە ئەوە تشگەی زەردەشتیانەمان کە هەیە ئەو ئەشکەوتە دەستکردانی کە هەمانە نەک سروشتەکان مەسەرەن ئێمە لەسەر ئەمانە ئیش بکەین بێن ئەمە زیندوو بکەینەوە بیکەین بە پرۆگرامی خوێندن بۆی ئینتیما بۆ مناڵەکانمان دروست بکەین کە ئێمە نەتەوەیەکین ئەو هەموو شعرەی کە بۆ کورد و کوردستان وتراوە بە فعلی یعنی لە خەیاڵەوە بکەین بە واقع بە فعلی هەمانە بۆی ئینتیما لای مناڵەکانمان هەبێ سبێنە شانازی بکە ئەوەی کە ئێستا بەداخەوە ینی بە هەموو فکرە جیاوازەکان هاتوون کورد بوونیان ناشرین کردووە و بە حقیقت سیاستیش کاریگەریەکی زۆر سلبی لەسەر ئەمە هەیە بە ئامانجیش هەیە و هەندێک بە ئامانج و هەندێک بەبێ ئامانج کە نازانن شێکن بەڵام ئێمە ئەبێ ئەمە زیندوو بکەینەوە ئەگەرمانەوە نەتەوە بین و ئەگەرمانەوە شانازی نەتەوەیمان هەبێ و ئەگەرمانەوە جوان بین و ئەگەرمانەوە لە ڕێزی خەڵکا بژین و ئەگەرمانەوە بڵین مرۆڤین چونکی مرۆڤی بێنیشتیمان بەڕاستی قسەیەک هەیە زۆر ئێستا قسەی لەسەرێک لەسەر قەرەج خۆ قەرەجیش مرۆڤن بەس بێنیشتیمانن بزانە هەر ڕۆژەی لە وڵاتێکن لەم شەرقەوە بۆ غەرب لە غەربەوە بۆ ئەوە ئەڕۆن باشە ئێمە قەرەجین نەخێر ئێمە قەرەجنین ئێمە خاوەنی ئەو هەموو شتین با قسە لەسەر ئەوانە بکەین کە هەمانە سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ بەرنامەکەتان خۆشحاڵ بووم کە سوپاس بۆ هێژایان کاکاو شێخ سەلام نووسەر و شاعیر و مامۆستای خۆشەویست مامۆستا کەمال ڕەوف شێخ ڕەوف هەنجیرە هونەرمەند و نووسەر خۆشحاڵ بووین تەوەرەکە ئامانجەوە بوو لە ساڵیادی ڕاپەڕین و یادەکانی ئادار و نەورۆزە دەردەدڵێک گفتوگۆیەک لە بە شێوێکی گشتگیرانە باسی بکەین دەنا هەرێکێ لەو شتانەی کە باسمان کردووە شایانی لەسەر وەستانە گفتوگۆی زیاتر و زۆر جار توێژینەوە و ساخکردنەوە ئەوەی کاکاوە زۆر تەرکیزیە بوو لەسەریەوەی کە چۆن مێژوویەکی ڕوونتر و وازەحتر و سەلمێناوترمان هەبێت خۆشحاڵ بووین بە ئامادەبوونتان زۆر سوپاس بەس یەک خولەکە گەڕێگە نیە چونکە زۆر قسەی تر هەیە نافەرموو بابەتی ئەمە بابەتێکی یادەکانی نەورۆز و ئەم کەش بوو هەوا نوێیە بابەتی ئینتیمای نیشتیمانی و نەتەوەیمانە دەڵێن لاو گەنجی ئەوڕۆ زۆریان وامان پیشان دەدەن کە ئینتیمایان نییە نا ئینتیما بوونی هەیە بەڵام لاوازە خاڵی لاوازیەکان بدۆزینەوە هەتاوەکو چارەسەریان بکەین و ئەوان لە ئێمە لە پێشترن کە ئفتیخار بە نەتەوەیی بوونی خۆیانەوە بکەن ئەویش چییە؟ لە ئەوروپا ئینتیما بۆ وڵات نییە ئینتیما بۆ دەستورە لەو دەستورەیە چەندێ بەرژەوەندی لاوی تایە چەندێ بەرژەوەندی منداڵ و مسۆگەرگنی ژێنگەیەکی تەندروستی تایە بۆ پێگەیاندنی منداڵ و قوتابی چەندێ باری خوێندن لەبارە بۆی کەوە بتوانن توانای خۆیانی تیا تاقیکەنەوە چەندێک پەیوەندیەکان ئەوەندا ئاساییە لەگەڵ پۆلیسێکی سەرشەقام یان پۆلیسێکی ئەنترپۆلەت چیە هەر جۆرێکە کە بتوانێت کە ئازاری چێ بوو پێی بڵێ کە پێویستێکی بوو دەستی بۆ ڕاکێشێت ترسی نەبێت ئەوانەیان بۆ بجێرنەوە بە ئینتیمایی نیشتیمانی و نەتەوەیی بە ساغڵەمەیی بچێتە دڵ و دەرونی هەموو ئەو گەنجانەی کەوا تۆراون یان بەرەو تۆران نەچن لەگەڵ ڕێز دەستخۆش بێ سوپاس بۆ ئامادەبوونتان ئەزان بەم جۆرە هاتینە کۆتایی بەشی دووەمی بەرنامەی ڕاڤا تا پرسێکی تر تا گفتوگۆیەکی تر بە دیدارتان شاد دەبین خواتان لەگەڵ بێت